سلااو ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لا خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کرماشان و چەند شاری دیکەی ئێران ناڕزایەتی دانیشتوانی شاری بۆکان لە ئاسکەمئاوی ئەشکەنجە و ئازاری کۆڵبەرێک لە سنووری بانە دەست بەسەرکردنی لاوێکی خەڵکی مەهاباد لە شاری تەورێز کۆبوونەوەی کەمەندامان لە بەردەم شۆرای شاری تاران و کۆبوونەوەی خانشینکراوانی سندوقی فولاد لە ئیسفەهان. درێژێ هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کرماشان و چەند شاری دیکەی ئێران ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ خانشینکراوانی تامین نیشتمایی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران بە پێی ڕەواڵی هەرحەوت و دژ بە خراپی دۆخی مەعیشەت کۆبوونەوە بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی تامین نیشتمایی لە شارەکانی کرماشان ئەهواز شوش شوشتەر لە ناڕزایەتی بە خراپی دۆخی ژیان و مەعیشەت کۆبوونەوە خانشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بۆ خۆیان و بنەوەڵەکانیان بوون. ناڕزایەتی دانیشتوانی شاری بۆکان لە ئاسکەمئاوی ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ دانیشتوانی شاری بۆکان لە ئاسکەمئاوی و قەتعی بەردەوامی ئاو ناڕزایەتیان دەربڕی نوێنەری شاری بۆکان لە مەجلسی کۆماری ئیسلامی وێڕای ڕەخنەگرتن لە وەزیری وزەی ڕژیم ڕایگەیاند شاری بۆکان یەکێک لە گەورەترین بەنداوەکانی ئێرانی هەیە کە چی خەڵک تووشی بێئاوی بوون و بەرپرسانی دەوڵەت هیچ بایەخێک بە کێشە و گرفتەکانیان نەهدەن. ناوراو هەروەها وتی تەنیا کێشەی ئەو شارە ئاو نییە و ماوەیەکە بەرق بەردەوام قەت دەکرێت نەبوونی بەرق کارێکی کردووە کە ناتوانین کێشەی ئاویش چارەسەر بکەین. حوتوی ڕابردوو خەڵکی بۆکان لە ئاسکەمئاوی ناڕزایەتیان دەربڕی بوو بەڵام هیچ هەنگاوێک بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەڵنەگیرە. ئەشکەنجە و ئازاری کۆڵبەرێک لە سنووری بانە ئێوارەی ڕۆژی شەممە 28 گەلاوێژی 1402 هەتاوی کۆڵبەرێک کە ناسناوی هێشتا ئاشکرا نەکراوە لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتووەتە بەر پەلاماری دڕندانەی هێزەکانی حکوومەت و بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا بە پێی زانیاریەکان گوشارەکانی حکوومەت بۆ سەر کۆڵبەران لە سنووری بانە و بەتایبەت لە ناوچەی هەنگەژاڵ زۆر چرتر بووەتەوە و هێزە چەکدارەکانی ڕژیم جگە لە تەقاکردن پەلاماری کاسبکارانیش دەدەن و بێڕێزیان پێدەکەن. هەر لەو پەیوەندیەدا ئەرسەلان ڕەسووڵی تەمەن 29 ساڵ و خەڵکی سەردەشت یەکشەممەی ڕابردوو بە تەقەی ڕاستەوخۆ لە سنووری هەنگەژاڵ گیانی لەدەستا بوو. دەست بەسەرکردنی لاوێکی خەڵکی مەهاباد لە شاری تەورێز ئێوارەی ڕۆژی هەینی 27 گەلاوێژ هاوڵاتیەک بە ناوی هێمن محەممەدی تەمەن 40 ساڵ و خەڵکی گوندی ئۆتەمیشی سەر بە شاری مەهاباد لەلایەن دارەی سڵاعەتی تەورێزەوە دەست بەسەرکرا. بە پێی زانیاریەکان هێمن محەممەدی خێزاندار و باوکی دوو منداڵە و بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن پڵاعەتی تەورێزەوە ڕفێنراوە. تا کاتی بڵاوکردنەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستان نییە. کۆبوونەوەی کەمەندامان لە بەردەم شۆرای شاری تاران کۆمەڵێک لە کەمەندامان ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ با کۆبوونەوە لە بەردەم شۆرای شاری تاران خوازیاری جێبەجێکردنی خواستەکانیان بوون. بە پێی راپۆرتەکان ئەمە سێهمین کۆبوونەوەی ناڕزایەتی کەمەندامانە لە ماوەی یەک مانگی ڕابردوو و داوا دەکەن پەسەندکراوی شۆرای شار سەبارەت بە نەگواستنەوەی بەشی هاتوچۆ بۆ شوێنێکی دیکە جێبەجێ بکرێت. کەمەندامان هەروەها خوازیاری هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی شارەداری بۆ سازکردنی ئاستەنگی بۆ کەمەندامان و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی سندوقی فولاد لە ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ خانشینکراوانی سندوقی فولاد لە شاری ئیسفەهان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. خانشینکراوانی سندوقی فولادی ئیسفەهان خوازیاری بردنەسەرەوەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی دابینکردنی بیمەی تەکمیلی و هەڵوەشاندنەوەی بڕیاری ڕادەستکردنەوەی ئەو سندوقە بە وەزارەتی ڕفا بوون. بەردەوامی قەیرانی سوتەمەنی لە ئێران بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ لە شارە جۆراوجۆرەکانی ئێرانەوە بەدەستمان گەیشتووە ڕیزی دوور و درێژی بنزین لە زۆربەی شارەکانی ئێرانی
خەڵکی هەراسان کردووە. بەوتەی هاوڵاتیان زۆربەی بنزینخانەکانی میناب، چابەهار و گۆرگان داخراون و ئەوانش بنزینیان هەیە ئەو نە قەرەباڵغا کە نۆرە بە کەس ناکات و نۆرە بە کەس ناکەوێت و ئەبێ چەند کاتژمێر لە ڕیزدا بوەستن. بەوتەی هەندێک لە شارۆمەندان شۆفێرانی تاکسی و ژمارێک لە خەڵک لە ساعات 4:30 لە ڕیزدا دەوەستن بەڵکو چەند لیتر بنزینیان دەستکەوێت و ئەو بارودۆخە خەڵکی بێزار کردووە. ناڕوونی چارەنووسی پارمیدا شەهبازی لە گرتوخانەی هێزە ئەمنیەکانی کەرەج. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، ژنێکی دژبەری حیجابی ئیجباری لە شاری کەرەج بە ناوی پارمیدا شەهبازی ماوەی 1 مانگە لەلایەن تەڵاعەتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراوە و چارەنووسی نادیارە. بەپێی زانیاریەکان پارمیدا شەهبازی لە گرتە ڤیدیۆیەکدا بوێرانە لە بەرامبەر ئاتش بە اختیارەکانی ڕژیم وەستا و دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. پاش ئەو گرتە ڤیدیۆیە هێزەکانی تەڵاعەتی سوپای پاسداران شەوی 29 پوشبەر هێرشیان کرد سەر ماڵی ناوبرا و پارمیدایان دەست بەسەر و دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانیدا گرت. ئێستا ماوەی 1 مانگە هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لە بەردەستانیە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. پشتڕاستکردنەوەی حکمی زیندانی مهدی مەسکین نەواز لە دادگای تاران. مهدی مەسکین نەواز زیندانی سیاسی بەندکراو لە گرتوخانەی شەشی بەندیخانەی ئێڤین لەلایەن لەقەی 36 دادگای پێداچوونەوەی تارانەوە سەرجەم بە 11 ساڵ زیندانی تەعزیری، 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ دوورکەوتنەوە بۆ پارێزگایەکی دیکە مەحکوم کرا. سەباندنی سزای تازە بەسەر ئەو بەندکراوە سیاسیە لە حاڵێکدایە کە ناوبرا و لە حاڵی تێپەڕکردنی ماوەی 7 ساڵ و 6 مانگ بەندکرانی پێشوویەتی. مهدی مانگی گوڵانی ساڵی 98 هەتاوی دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی ئجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نظام سزای زیندانی بەسەردا سەپێندرا. خۆپیشاندانی 100,000 کەسی ژنان لە ئیسرائیل. شەوی شەممە 28 گەلاوێژ زیاتر لە 100,000 کەس لە شاری تەلئەڤیڤی ئیسرائیل دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی ڕاستگەرای ئەو وڵاتە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان خۆپیشاندانی شەممەکان بووەتە ڕەوتێکی ڕێکوپێکی ناڕزایەتی دژ بە سیاسەتەکانی دەوڵەت لە ئیسرائیل و هەر 7,000 کەس لە تەلەڤیڤ و چەند شاری دیکە دەڕژێنە سەر شەقام. ژنان بەشداری لەو خۆپیشاندانە دروشمی واز لە پێشێلکردنی مافەکانمان بێنن ئیسرائیل ئێران نیەیان بەرز کردەوە. و خۆپیشاندانی خەڵکی سووریا دژ بە بەشار ئەسەد. ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ دانیشتوانی پارێزگاکانی سویدا و دەرعا دژ بە دەوڵەتی بەشار ئەسەد خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان کاسبکاران و بازاڕیان لە پارێزگاکانی سویدا و دەرعا لە ناڕزایەتی بە دۆخی خراپی ژیان و مایشەت مانیان گرت و بە هەزاران خۆپیشاندەر بە ئاگردانی لاستیک و بەستنی شەقامەکان خۆپیشاندانیان کردووە. شانی باسەکە بەشداربووان دژ بە بەشار ئەسەد دروشمیان بەرز کردەوە و بلوار و جادەکانی هاتوچوویان داخست. ئازیزان و خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەش کرا، هەر شاد و بەختەوەر بن، ماڵاوە.